طبعا لیژنەی چاودێری بازار بە بەردەوامی سەردانی بازار و هەروە شوێنە گشتیەکان دەکاتن و بە تایبەتریش لە مانجی پیرۆزی ڕەمەزان سەردانەکانیان زیاتر چڕ کردوتەوە بە شێوەیەکی بەردەوام چاودێری بازار دەکەن و هەروە لە ڕێگای دام و دەستگا پەیوەنددارەکانی تریش بۆ نمونە لە بنکەی ئاسایشی بازرگەکان بازگەی تاراوە دەستیان بەسەر نزیکەی 800 کیلۆ شۆکولاتە داگرت بوو کەوا ماوەی و سەرچوونەکەی لە ڕۆژانی جەژنی پیرۆزی ڕەمەزان بەسەر دەچوو بۆیە ئەو شوکولاتەیەش دەستی بەسەرداچراوە هەروە لە ڕێگای لیژنەی هاوبەشی بازاریشەوە 45 کیلۆی تر لە هەمان زۆری شوکولاتە لە بازار هەبووە دەستی بەسەرداگیراوە ئەمڕۆ ئەم کەلوپەلانە لە ناو دەبردرێن و هەروەها خاوەنەکانیشیان ڕێکاری یاساییان بەرامبەر دەگیرێتە بەر هەروە بە شێوەیەکی بەردەوامیش لە ماوەی ئەم سێ مانگەی ڕابردوو لە ڕێگای لیژنەی هاوبەشی چاودێری بازار نزیکەی 21 شوێن ڕێکاری یاساییان بەرامبەر گیراوەتە بەر و بە پێبژاردن و هەروەها بە داخستنیش لەبەر ئەوەی موادی ماوە بەسەرچیان هەبوو هەروە پابند نەبوون بە ڕێنمایەکان جگە لەوەش لە ڕێگای هەمان لیژنەوە دەست بەسەر 730 لیتر زاهی و فاس داگیراوەکەوە شوێنی دروستکردنەکەی دیار نییە و هەروە تاریخی دروستکردن و بەسەرچوونەکەشی لەسەر نیە بۆیە ئەمیش دەستی بەسەرداگیراوە و هەروە لەگەڵ بەشێک لە کەلوپەلەکانی تر ئەمڕۆ لە ناو دەبردرێن. باشە ئەو شکلاتەی کە دەستی بەسەرداگیراوە بڵێن بە تایبەت بۆ قەزای خەلیفان هێنراوە یاخود بڵێن لە شار و شارۆچکەکانی تریش هەیە بڵێن لایەنەکانی ترتان بڵێن قایمقامەتی سۆران یاخود ئیداری سۆران بەگشتی ئاگادارتان کردوتەوە لە بوونی ئەم جۆرە شکلاتە لە بازاردا کەوانش بە دوواداچوون کە هەبێ بەپێی ئەو بە دوواداچوونانەی کردمان تاوان ماوەی بەسەرچوونەکەی ما بوو بەڵام لە ناو جەژن بەسەردەچوو تاوان شکلاتەش بابەتێکەکەوە خێرا ناخوردرێتن ینی هەڵی دەگری و هەتاوەکو لە جەژن پێشکەشی دەکرێتن لە بۆیە ئەمە دەستمان بەسەرداگرت چووکە تاریخی بەسەرچوونەکەی ڕێک دەکەوتە ناو ڕۆژانی جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە و بەپێی ئەو بە دوواداچوونانەی کردمان خاوەنەکەی باس لەوە دەکاتن کە ئەم شکلاتەی هێناوە کەواوی بات بۆ پارێزگای مووسڵ بەڵام تاوان تەندروستی هاوڵاتیان لە هەر شوێنێک بێت لەلای ئێمە گرینگە بۆیە ئەو ماوادانە دەستیان بەسەرداگیراوە لە ناو دەبردرێن. باشەوەی کە لێرە لە خەلیفان دەست بەسەرداگیراوە هەمان جۆری شکلاتەوە چۆنە بڵێم فەلکراوە بۆ ئەوی ساغ بکرێتەوە بێ ئەوی بەروانەکەی دیار نەفەل نەکراوە لە ناو چیسەی خۆیتی چکە ماوەی بەسەرچوونەکەی وەگوتم چەند ڕۆژێکی ماوە بەسەر نەچوە بەڵام تاوان ئێمە حسابی ئەومان کردووە کە لە ناو ڕۆژانی جەژن کە ئەو مادەیە بەسەردەچێتن هاوڵاتی نایزانێتن کە دەیکڕێتن ینی تاریخی بەسەرچوونەکەی ئەو کات کە نازانێت کەی نێبووە بۆیە دەستی بەسەرداگیراوە بۆ ئەوی نەکەوێتە دەست هاوڵاتیان.